بناي خواي قولو مهربان بغمر إخوة فرمي عليه الصلاة والسلام: من خرج من بيته مطهرا إلى الصلاة المكتوبة فأجره كأجر الحاج المرحوم. واتا بغمر إخوة فرمي عليه الصلاة والسلام هر کسی لمالو در بچه بید بو نوێژە فەرزەکان بەڵام دەستنوێژی هەبێ لە ماڵۆ بەو مەرجە دەستنوێژی هەبێ لە ماڵۆ بێت بۆ مزگەوت بۆ نوێژە فەرزەکان وەک ئەوەیە حەجی ماڵی خوای گەورەی کردووە بۆ نوێژە فەرزەکان. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی تردا هەر کەسێ لە ماڵەوە دەستنوێژ بگرێ و بکەوێتە ڕێ بۆ مزگەوت بۆ نوێژ هەر هەنگاوێکی ڕاست ئەنا خوای گەورە خێرێکی بۆ نووسێ، هەر هەنگاوێکی چەپ ئەنا خوای گەورە شەڕێکی لێ ئەفڕێتەوە، یانە فەرمێ هەر هەنگاوێک ئەنا دەرەجەیە بەرزی ئەکاتەوە لەو پایی حەسەناتی پێدە. بەڵام بە مەرجێ ئەم دوو حەدیسە مەرجی داناوە ئەبێ دەستنوێژت هەبێ، دەستنوێژت نەبێ ئەم حەدیسانە نادرێتەوە. باش وایە لەبەر ئەم حەدیسانە هەوڵ دەین لە ماڵەوە دەستنوێژ هەڵگرین بۆ ئەوەی بەری ئەم حەدیسە مبارەکانە بکەوین. خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقبەت خێرمان بکە.